روسيا سوزن داين ولاتن حوجداري جنمي بجهنا آنينا امی بری خواه بدن جیانا مالباتا روجنامه‌وانه کی کرد لآمد زندان کریه بتاوانا تیروری ولی ایواریا جشن سری سالا ازدیان چارشما سور لپرزگاه هلالشی ریو رسمن اولی تنگیران دقل صلاف وريزين قرم بخير هاتن برنامج دي كنت كونكشن جدنجي أمريكا لواشنطن وزیر دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن ئیرۆ سێشەمی ڕاگەهاند کو رووسیا سۆزین خۆرەک و دانە وڵاتین حەوجەداری گەنمی جێبجێ نەئانینە و ڕێنەدایە گەنم ji ئوکرانیا دەرکەوە دەما ku di konferansek rojnamavî da li dawiya civîna wezîrên derveyên komala G7 li Japonê de axeft Blinken got di çend rojên borî de çi gemiyên barên genimî ji Ukrayna derneketine û Rusya rê li pêncî gemiyên dî jî girtiye ku بارکرین وزیر دەرەوەی ئەمریکا تیبینی لەسەر تێکەلیەن وڵاتی خوا دەگەڵ چینێ ژی دان پشتی جیڤینا سەرۆک بایدن بە سەرۆکی چینێ ڕا و گوت ژی وڵاتین جیهانێ جوانە دخوازن ئەو بە ئاوایەکی بەرپرسیارانە پەیوەندیان خوا ئاوا بکن بە ڕێکە ڤەکردنا ڕێکین پەیوەندیان هێشتا کەس نزانە کە کارڤەدانە ڤەدزین یان دزەپێکردنا بەڵگەنامەیەن نهێنیەن ڤاندوماهیان لە ئەمریکا دێ چاوا بن لێ هەنێک شرۆڤەکاران ترس هەبوو ئەو سیبەراخوا بەسەردانوستاندنین ئەولەکاریەدا لە دەمێ جیڤینین کۆمەڵە G7 لە ژاپۆنێ بگرن. بە چاوەڕوانی دانیشتنێکی نوێی دادگا جاک چیرای ئەندامی پاسەوانی نیشتیمانی ئاسمانی ئەمریکا لە دەستبەسەری داماوەتەوە. ناوبراو ڕوبەڕووی لایەنی کەم دوو تۆمەتی تاوانکاری بۆتەوە بەهۆی دزەپێکردنی بەڵگەنامە نهێنیەکانی حکوومەت. لینسی گراهام سیناتۆری کۆماریەکان بە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC ڕاگەیاند ئەوەی بۆتە هۆی ئەو کارە گوماناویەی ئەم پاسەوانە بچووکە کردوێتی دەبێت بەوردی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. من سرم سوورماوە لەوەی کەسێک لەو ئاستەدا دەتوانێت ئەوەندە دەستی بگات کەواتە پرسیارەکەوەیە چۆن بەدەستی هێناوە و بۆچی کردوێتی و هێندێک کەس پێویستیان بە دەرکردنە لەسەر ئەم بابەتە. گراهام هوشیاری دایە ڕخنەگرانی بەڕێوەبەرایەتی بایدن لە ستایشکردنی ئەو کەسەی بەڵگەنامەکانی دزەپێ کردووە. ئەندامی سەربازی هەن کامڕۆ لە جۆرجیا و شوێنەکانی دیکەوە خزمەت دەکەن کە کەمتر سەڵامەتن بەهۆی ئەوەی ئەم فڕۆکەوانە کردوێتی. هیچ پاساوێک بۆ ئەمە نییە و بۆ هەر ئەندامێکی کۆنگرێس کە پێشنیازی ئەوە بکات کە دزەپێکردنی زانیاری نهێنەکان باشە چونکە تۆ لەگەڵ هۆکارەکە دایت ئەوە نابەرپرسیارانەیەکی ترسناکە و ئەمریکا دەخاتە مەترسێکی ڕاستەقینەوە. ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکاش ڕۆژی شەمە لە سەردانێکی کووردا بۆ ڤێتنام ڕایگەیاند ئەمریکا دوای دزەپێکردنی بەڵگەنامەکان لەگەڵ هاوپەیمانیەکانی پەیوەندی کردووە. ئێمە پابەندبوونمان بە پاراستنی هەواڵگیری و پابەندبوونمان بە هاوبەشی ئەمنیەکانمان بەڕوونی ڕاگەیاندووە ئەوەی تا ئێستا بیستومانە لایەنی کەم پێزانینە بۆ هەنگاوانەی کە دەینین و کاریگەری لەسەر هاوکاریەکانمان نەبووە. ئێستا بلینکن لە ژاپۆنە بۆ کۆبوونەوەیەک لەگەڵ وەزیرانی دەرەوەی وڵاتانی سەرمایەداری گروپی حوت. هەندێک لە چاودێران ترسیان هەیە کە دزەپێکردنی هەواڵگەری ئەمریکا بەسەر دانوستاندەکاندا زاڵ بێت کەوا چاڕوان دەکرێت تشک بخاتە سەر بابەتە گەرمەکانی وەک جەنگی ئۆکرانیا و گژێکانی نێوان چین و تایوان. پێم وایە ئەمجارە کۆبوونەوەی گروپی حوت دەتوانێت وەک تاقیکردنەوەیەک مامەڵە بکات کە ئایا دەتوانێت لە کۆربەندێکی ئابووری تێپەڕێت و ببێتە دەستگایەکی نوێی ڕاوێژکاری ئەمنی؟ ئەم دانوستانە سێ ڕۆژە کە بە ئێوارەخوانێکی کارکردن دەستی پێکرد پێشکۆبوونەوەی لووتکەی سەرکردەکان دێت کەمانی داهاتوو لە شاری هیرۆشیما بەڕێوە دەچێت. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدیراس ئیگلیسیاس دانی ئەمریکا واشنطن. تقينا كامازن لخرطوم پایتەختی السودان قومي واللي قران وشان بري صباحا إيرو سيشام يخلق بدنج تقايا دجي فرينا نفروكان جخو رابو جادين باجار فالا بونو قمانداري كومالا چەکدارە دژی حکومەتی ژیگوتیە کوی پێشنیازە ئاگربەستە 24 دەمژمێر پەسەند کریە ji بۆ دەربازبوونە بسەڵامەت ئاسڤیلان و ڤەگوهاستنا برینداران دەشەڕین چار ڕۆژاندا نێزیکی 200 کەس هاتنە کوشتن و نێزیکی 2000 ژی بریندار بوونە. هەفدەم وەزیری دەرەوەی ئەمریکا بە قوماندارن لایەنن شەڕە ئاخفتیە و ڕژدی لوانە کریە هەتاکو شەڕان ڕاوەستینن
و ژیانە سڤیلان بپارێزن هەر ئیرۆ شاندێکی دیپلۆماتên ئەمریکی ڕاستی تەقای هاتبوو. دەمەک و شەڕ لە سوودانی بەردەوام لە پایتەختی سوودانی بەردەوامن لە خەرتوم و لە باژارên دیژین دووروبەر ژمارەکە کوردان ژی کوردین سوورینە لە وەردەمینن ئاسمانە لە خەرتومێ دەردۆرە هەفتی مالباتên کوردان سووریا هەناک و ژی شەڕên نافخۆیên سووری و دیگەل هەزاران خەڵکی دیێ سووری کۆچبەری سوودانی بوونە نەها فڕۆخانە گرتینە و نکارن ڤەگەرنە چ جیهەیان ژی سەفەرە چ جیها بکن بهیڤ هەندێنەک و داخوازە و وەزیرê dervê ئەمریکی کریژ بوو و فڕۆخانە بێڤەکردن ڕێ بدەوان ئەو ژی بسلامەتی ڤەگەڕن جهێن دیین بسلامەت. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. حکومەتە سەرۆک جۆ بایدن کۆنگرێسا ئەمریکی ئاگەهداری نیازە فرۆتنە بەرنامên ئەلکترۆنیین فڕینە ji Tirkiya ڕاکریە ji بۆ nûjenkirina bernamên firokên F-16 şerî. Ev rêketina ku Reuters duhî dişembê eşkere kirî bi dimahiya berdewamiya firotina pakêta nûjenkirina firokên Tirkiya piştî ku rêberên Kongresê rezamendiya fermî dayî lê daxwaza Tirkiya ji bo kirîna pêtir firokên F-16 bi milyarên dolaran hêşta bê bersiva li demê ku dijatiya berdewam jê ratêkirin di nav Kongresê Emerîkî de. نامزەتên هەڵبژاردنên سەرۆکاتیya Tirkiya çavên xwe berdane ser dengderên Kurd bi taybetî jî Serok Recep Tayyip Erdogan û namzedê Tifaka Niştimanî û Serokê CHP Kemal Kılıçdaroğlu ew çi dibêjin û çi dixwazin hevkar Ozlam Yasak li stûdiya Amedê vê rewşê dişopîn ew çi dibêjin di peyamên xwe de. Belê wekî dexil tu zanî ev di hefteyê ku hemû hevserokên partiyan lê bi taybet jî Recep Tayyip Erdogan serokê nihayê Tirkiye û hevkarê wî Devlet Bahçeli di axaftinên xwînên hilbijartinan da di mîtîngên xwe de behsa Kurdan dikin her wiha berbijêrê hevpeyvaniya millet yan jî Kemal Kılıçdaroğlu jî bi hevkariya bi teröristan ve ji ber ku ji HDP dikin. Kılıçdaroğlu do şev li ser hesabê xwe Twitterê bi videoyeke bi navê Kurdan parve kir. Di wê videoyê de Erdogan tawanbar kir ku Erdogan ji bo berjewendiyên xwînê siyasî mesele û keşeyên etnîkî yên li Tirkiye bikartîne wek alav. Her wiha Kılıçdaroğlu di videoyê de got ku her çi qas her dema ku hilbijartin tê rojevê û Qesra Erdogan ya Serokkomariyê dibîne ku ew ê di hilbijartinandan tek biçin wê demê bi Kurdan bi tevahî bi giştî tawanbar dikin û muameleya teröristan li wan dikin. Ew wê yekê qebûl nake û ew ê rê nede ku biratiya Kurdan û Türkan zararê bibîne. Ew dijatiya baweriya Erdogan dike lê ew çi dibêje ew ê çi bike? Ew dibêje ku ew çawa Kurdan tê bige ha piştî ew dibêje belê Kılıçdaroğlu dibêje ku ew ê rê nede ku ne Erdogan ne kesekî din zararê bigihîne vê biratiyê qedera Türkan û Kurdan yeke û ew ê rê nedeviya. Dibêje ku ne mirov bi ji ber etnîka xwe ya jî ji kîja geliyê giring e ku serbilindiya mirovahî di rêza pêşê de be. Her wiha Kılıçdaroğlu di peyama xwe videoyê de ragihand ku ew ê hukuk û demokrasî li serbilind be. Ozlem rapirsî çi dibêje Kemal Kılıçdaroğlu li pêşiyan ne? Li rapirsinek nû îro herî dawî ya nû îro yek hat ragandin li gor vê rapirsînê dexîl di navbera Kılıçdaroğlu li gor mîna rêjeya 10 puana nezî 10 puana di pêş Erdogan daye lê hêjayê bîrxistinê ku
راپرسینên cuda hene ku di navbera ferqa di navbera Erdogan û Kılıçdaroğlu da pir kêm jî nîşan dide. Yani hê diyar nebûye ku ferqek çi dibe divan roja de çiku her li demê ku rojên yekî ku Kılıçdaroğlu bûye namzet her ew ferqa piçkî her hebû. Hebû her ku diçe kêm dibe lê li gor şîrovekar û pisporan dibêjin ku du hefteyên paş yani ji yekê gulanê virve ew rapirsîn hêdî pirtir zelal bibin û ji sedî heştî û pênc hilbijeran biryara xwe dane lê ew ê rewş ji dengên ji sedî panzdeh ku hîna biryara xwe nedin zelal bibe. بله امی ویروشی هر به بشوپین روزانه امی بزنن کاجاری لور هر بجاتن و چاور کردن و پیش بینیا چتی کردن راول گرتن و راپرسی گلک جارا راز درد کردن. بله بله. گلک سپاس داخل. دادگاه تاوان گرانیا دیار بکر احمدی ادعانامه تهمت بارکرنا 16 روزنامه‌وان کرد پسند کردیا اف ده مهن او روزنامه‌وان به تاوان تیرور زندان کرینا دوی راپورته دا په امر دنګي امریکا خارجان فارقین چیروکا مالباتا یک جوان روزنامه‌وان شوپینا. یا بابا جانم بابا ساره زاروکه دو سالیه بابی وی زندان دایه او ویش فوتوگرافان ناسکه او گچه روزنامه‌گر زینل بولوته که زینل ادیتور روزنامه کردی خوابونه بو سرمالما خطا گرتن چارس ببو هم دخوده بوم هر تم سانکی ام دیوی اوانن اف گوتن مش زینل کر هینم دناجیا دم گورا بخوازگنیه تهاتن وکی 15 هوالین خو زینل جی 8 حزیران دال آمده هاته گرتن پشت 10 ماهان دادگاه ادعانامه دوزاوان قبول کرد دوزگری 16 روزنامه‌گران به اندامتی رخصتن تروری هنگو PKK توان بارد که بیکو لوان دوزه به 10 مهن گرتینه کچاویه دو سالی به کامره باب خود لیزه جبوی افتشتک لیستوکه لجبو دوزگریه آمور سوجیه دما حزیرانی دا ارتشا ترکیه باکوری عراقی اپراسیونکا برفره لدارخص لسر بنگهیم پارتیا کارکرین کردستانه او دم هاتا ادعا کرن ترکیه چکم کمیایی کارانیه د پروسا اپراسیون لشکری دا 16 روزنامه‌گر هاتن گرتن هفکاری وان گلک جاران داخویانیان دان و ادعا کرن پشتی که آرمانجا اپراسیون لشکری بجینه هات جوار قربانی لازم بون روزنامه‌گر جی بون قربانی وان دوزگری آمده لدجی روزنامه‌گران ادعانامه کش 700 زیادتی روپل نویه آماده کرد و همین نوچه وان برنامه وان وکا دلیل سوجی هاتیه دست نشان کرن ساریه بچوک سالکی خواه به باب خواه در باز کرد. دوی نوبره دا ارتهجک مزن جیچه بو. اپارتمانا که مالباتا زینر دیده دجی زیانک مزن دید. هر روسا لرخوان اپارتمانا حسامی جی حرفی که به دهان کس لوی داری مرن. یعنی هیچی از چارا پیفتر پر نکارم را کفم. یعنی گوتن قولون ساغلم نزان. یعنی مجبوریم کتنی جی که ام پید هرن تنهی. گلیستان تکوشینک جی دده جبوزارکین خواه که ماسیا باوی وان بوان نده حیث کرن. هفکار زینل روزنامه‌گر خادری اسن ادعا کرد که جبو که حوالی وان روزنامه‌گر کردن تنج هزا کرن. سردما درشکرنا ویه که روزنامه‌گری کردی کم زمان کردی جبر که روزنامه‌گری تکن اویک درشکرن حوالی ماش بری کار روزنامه‌گری تشتکی دنا مجور نبود. تشتکی کوامپه سوشتار بکن سروی سوجی هاتنه قفالتن تنه. Türkiye'deki siyasal ادیتور آژانس مزوپوتامیای سدات یلماز دست نشان کرد انجام هلبجارتنه و قدره و دوزجی دیار بکه. پناهنامه‌توی جی جبوی روزنامه‌گران کرد لترکیه بانک کرد که همی جی ورن آزاد کرن. هجای گوتنه که ریاضه تیرمه دا ایرانوشنا پیشین 16 روزنامه‌گران وردیتن. ایرو کلجانک نام مالوانده هیه جبر که دیتنا مهانه آب زینن راهیه. هلا دسپیکت پر زحمت بوز او شخص صار پر داب چو چکتر بو جمر چونو هاتن زحمت هم دبستان زاروکا هي روجوان او روج نارن دبستان نارن مكتبه جوان زحمتي هذه لورين فش جار هي هنك ما بنسى ام تخصيه دي جار هي ام اوتوبوس دي بودكاست صار بقرا هر تشتي مزدكن يعني جن دريا ام درباز دبن رویتیا برب گرتگه دگه زحمتی کیف خوشی جد دوان پیش گرتگه جی کومبونا هفدیتنا مالباتن 16 روزنامه‌گرانه هفجین وزارت نوین محمد شاهین جی ایرو هاتنه هفدیتنه او کیف خوشن کو پشت مهک او باب خو ببینن لی خمگینن کو پشتی هفدیتنا ساعتک
و دەسواڵە ژوێ دەرێ دەرکەبن. خەجیجان فارقین دەنگی ئەمریکا ئامێد. وەکوات راپۆرتی دەژی بهیستی چارەمین دادگەها جزان گران ئامەدی و دیعانەمایە 16 ڕۆژنامەوانین گرتی لە ئامەدی قبول کردە و ئەنەلایزا دۆسەیەدا بڕیارە بەردەوامکردنا گرتنا وان ڕۆژنامەوانان ژیدایە و هەروەسا بڕیاردا کو لە 11 مەها 7 دۆسەیە وان لە دادگەهەی وەرە گۆهداریکردن. سازیین میدیایی پێشبینی دکن و لە دەمی هەڵبژاترین سەرۆکاتی یان هەڵبژاترین گشتی لە تورکیە ئازادیە ڕاگەهاندنی وەرە ئاستەنکردن. بەردەفکە پلاتفۆرما ڕۆژنامەوانین ژن ئین مەسۆپێتامیا خانم ڕۆزا مەتینە بمەڕەیە ji بۆ ku ئەو wêneyê zelalê nezelal nîşame bide. Spas Roza xanim yanî min dixwast bizanim ka biryara dadgeha cizayên giran a Amedê li ser çi binema bû ku berdewamî bi zîndankirina wan dide. بله شفا ام بیژن ev sistema devleta Türk bi salaya em bêjin dewam dike şfa li ser neheqiyeke mezin hatiye avakirin û em bêjin li dijî em bêjin yani hukukeke em bêjin maftarî ji ber wî hawî jî em dikarin bêjin berdewamiya girtina 16 rojnamegerên ku hala Amedê girtîgehê de jî em dikarin bêjin yanî ev encama hukûka ku pêk nayê. Çünkü rojnameger nehat tenê ji ber bernameyên ku çêkirin ji ber nûçeyên ku çêkirine ve endamtiya rêxistinê tên darizandin. Ji xwe kesên ku em bêjin doza Kurd û Kurdistanê diparêzin, doza nasnameya xwe diparêzin, her tim di nava du neynûka de ve endamtiya rêxistinê bi propagandaya rêxistinê tên darizandin. Ji ber wî hawî jî em dikarin bêjin berdewamiya girtina rojnamegerên ku di girtîgehê de ye encama bêhuquqiya bê dewletê ye. Şfa yani bu îro jî hinek ceza ji bo rojnamegeran hatayîn yani tu lê dinêre em dikarin bêjin yani bi rastî ji Tirkiye yani bu yê girtîgeheke servekirî yani bêjin azadiya welat yani îro tenê ji hem ji rojnameger em bêjin İsmail Şoban heman demê de jî ji Mehmet Güleçîro ceza hat birin. Em bêjin Ceylan Şahin lê bixwe em bêjin muayeneya bi kelepçe lê hat festkirin û mafiyê tenduristiyê ji dest hat kirtin yani ev mînakana jî mînaka bêhuquqiya Roza xanim Roza xanim dixwaz bizanîm ji bo wan 16 rojnamevanên girtî û nê çi bikin û çi plan heye û îmkana hindî heye ku ew werin azadkirin piştî ku li meha heft guhdarîkirina dadgeha guhdariya doza wan bikin? Belê şfa ji roja 16 Hezîranê berî 16 Hezîranê 8 Hezîranê di dema ku hatin biçakirin heta roja îro hem wekî platforma rojnamegerên jin Amez û Kotamê hem jî wekî komeleya rojnamegeran ya Dicle Firatê me gelek çalakîl darxistin me kampanyayê piştgiriyên darxistin ji bo em bêjin hevalên me bi awayekî adilane bên darizandin. Niha bi rastî jî hilbijartineke dîrokî heye û ev hilbijartin ji bandorê ser gelek tiştî dike. Yani em dikarin bêjin ji bo ku sîstema em bêjin AKP MHP di hilbijartinê bi ser bikevin ji ber wî hawî jî yani radibin çapemeniyê ji bo xwe wekî talûkeyeke mezin dibînin ji ber wî hawî jî em dikarin bêjin yani yek sedem jî ji bo ku hilbijartinê ser kevin zext û zortestiyê xwe zêde dikin û em dizanin ku cê rojnamegera tuneyê û em hêvî dikin ku ew ê bên berdan ji ber ku pist û cêwan tuneyê tenê karê wan rojnamegerî û rojnamegeriyê dikin. Roza xanim hûn pêşbînî dikin ku li demê hilbijartina jî azadiya ragihandinê were astankirin. Çima mîdya dibe armanca ew li hêzên ewlekariyê?
شما مدیا دبارمانج يعني نها بيجن هم لباكوري كردستاني هم ليجي لتركيا إيريشة كمزن لسر شابمانيا آزاد هيجبر كو شابمانيا آزاد راستي رادق هينجبر كو شابمانيا آزاد ام بيجن او كيماسي وقريجي اقتدارها هي هرتم دردخو أورتي اقتدارها هي جيش بوكو ام بيجن وي قيرانا آبوري نها هي لتركيا قيرانا سياسي هي قيرانا جواكي هي و قيران جي جبر هلوز وبوليتيكا يعني اقتدارها هي جبوه كماسيا فوشيره چاپمنيا آزاد تكه باشا میدیاکارن کورد بترتین آرمانج کرن یان جی بگشتی وەکو تو دەبێژی چاپەمەنیە ئازاد بتایبەت ڕۆژنامەگەرێن کورد هەرتم هاتنە هدف کردن به تایبەت جی ڕۆژنامەگەرێن ژن جبر کو ev سیستما هەیە دژمناتیya jinê dike û jinê ji bo xwe wekî talûkeyeke mezin dibîne şifa di çarçoveya polîtîkayên şerê taybet her tim êrîşeke taybet li dijî gelê Kurd heye li dijî çapemeniya Kurd heye li dijî siyasetmedarên Kurd heye li dijî em bêjin هنرمندên Kurd heye li dijî wêjekarên Kurd heye yanî ev polîtîkayên şerê taybet vê çarçoveyê de her tim êrîş li dijî Kurda hatî kirin û bêtir jî rojnamegerên Kurd nihadin armanc niha em bêjin yanî tevahiya Tirkiye heştê û heft hev rojnameger digirtîge hadiye li gor daneyên em bêjin platforma rojnamegerên jina Mezopotamyayê niha hevde rojnamegerên jin digirtîge hadiye yanî anha îro iktidara heyî medyayê ji xwe re wekî alavekê pêkbîne alava ku ji bo berjewendiyên xwe pêkbîne دەمێ من کێ مالێ دیسان دەقەیەکی من دخواست بژمەڕە بێژی کوبەریا دو هەفتیان پلتفۆرما ڕۆژنامەگەرین ژن ئین مسۆبەتیانمەیە راپۆرتێک سەبارەت پێشێلیین مافی ژنان یان ژنên ڕۆژنامەڤان وەشاندیە شۆپاندنەوە ئاڕەوشە ڕۆژنامەڤانی ژن چاوا بوو یان چاوایە نەها بله شخوا نها ام بیژن حفظه روزنامه‌گران جن لگوردانیم پلتفرم دیگرتیگه هاده وکی آنها جنبال شانسر گلک جن روزنامه‌گر دیگرتیگه هن ترکیه ده ببین پیکر ما فاروق رو دمینن روزنامه‌گر دیلان اویناش ولی که جزای قضیه 4 جارا انفاز آیهات شوتاندن روزنامه‌گر صافیه آلاگاش کودقادا نامنتویی ده خودی هجای خلاط هاتی دیتن هین ام بیژن ام دهمه هین ادانامه یاوی نهاتیه آماده کرن دیسا جیلان شاهین لی ایرو معاینه بکلبچه لسروی هات فرس کرن یعنی از کارم بیژم جنین روزنامه‌گر این کرد لگردیگه ها ببین پیکرنا مافین مزلون رو دمینن لیبلی تبی بیایا گرینگ او کو سری ناتوینن دیسا جی دگرتیگه ایدجی پیامین مزنگرنا پشتوانیه دادن هیوی پیامه دادن که اوی تجاری پینو ساوان عرضه نمینه اوی تجاری در جکار خبر نده و اوی بیتر کار خبره بدن و لدجی وی سیستما یک پرس اوی پینو ساخوه لبرخوا بدن بله روزا متینا روزنامه‌وان نویسکار و اندام پناه کرد به مرابوج آمد دیار بکری گل که سپاس باش لە هەرێما کوردستانە عێراقی ژی ڕۆژنامەڤان و بەتایبەت یەن دۆزا بناوێ ڕۆژنامەڤانên بادینان کوپرانیاوان هاتنە ئازادکردن ڕاستی تەنگافکردنان دبن لە گۆڕا چالاکین میدیا جواکی بەری دوو ڕۆژان جارێکا دی ئۆمید بەڕۆژکی بۆ دەما کورد هاتگرتن و هێزن ئەولەکاریە دەست بە سەر کۆمپیوتەر وی دەگرت بوو یان کۆمپیوتراوی دەگرت بوو هەفدەم ژی ڕۆژنامەڤان شروانی کو هێشتا زیندان کریە ڕاستی تۆمەتەکە سەختەکاریە دەبە ji بۆ ئاگاهیên داوی کورد کنکشن میوانداریە پارێزەری وان برێز بەشدار حەسەن دکە سپاس کاک بەشدار بۆ ئامادەبوونی جنابت یعنی دوو کێسی کە ئەمڕۆ کا دەمانویست باسکەین بەداخۆ دیارە سکایپی کاک بەشدار هەر لە ئێستاوە کێشەی هەیە ئەگەر جێت لە منە کاک بەشدار ینی ئەمڕۆ دوو کێسی وەی هەبوونوێ هەبووە بۆ یەکەمیان کە گۆهدار زێباری بڕیار بوو ئازاد بکرێ یەک و دواش ئەوە سێ ئەوانەی کە زیندانیەکانی بادینانن هاریوان شوان سعید ئایاسکەرم بانگ کراون بۆ ئیفادە وەرگرتن لەبارەی کەیسی دژی شێروانی نازانم ئەگەر دەنگم دێتن چی نوێ هەبوو ئەوڕۆ لە دادگاش بووی
کاک بەشدار دیارە پەیوەندیە دەگەل کاک بەشدار هات بڕین ئەم نەها بەحسی ئەمە بەحسی ئازادی ڕۆژنامەگەریە لە هەرێما کوردستانە عێراق دیکەن هاتاکو و پەیوەندیە دەگەل کاک بەشدار ڤەگەڕامان راپۆرتێک هەیە هاوکاتی یادکردنەوەی بیرەوەریەکانی ئەنفال درزی نێوان کەس و کاری ئەنفالکراوەکان و حزب و حکومەتی هەرێمی کوردستان تا دێت قوڵتر دەبێتەوە و ڕێگە نادرێت بەرپرسان بەشداری مەراسیمەکان بکەن بەو پێی کەس و کاری ئەنفالکراوەکان حزب و حکومەت بەجێبەجێ نەکردنی بەڵێنەکانیان تۆمەتبار دەکەن لەم راپۆرتەدا پەیامەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لەگەڵ کەس و کاری چەند کەسێکی ئەنفالکراوەکان قسەی کردووە. ژنێکی بە ساڵاچووی کەس و کار ئەنفال کراوە و تەواوی خوشک و براکانی ئەنفال کراون. ئەو ئێستا بەتەنها لە خانوویەکدا لە ناحیەی ڕزگاری گەرمیان ژیان بەسەر دەبات و هێشتا جامەدانی برا ئەنفالکراوەکەی پاراستووە و دەیخاتە سەرشانی و سوکنایی بۆ دێت. حاجی فەهیم لە ساڵیادی ئەنفالدا لە بەرپرسان تووڕە و نیگەرانە. ئەیوتم هەرچیان بێن خۆیان بادەن جام سیارەکانیان ئەشکێن ئەیتر هەر ئەوەی دێوە جام ڕەشوست کۆم لە کەس نەکردو بەخوا کوڕەکەی مامجەلالیشیان لێ لاوایە کۆم لێ نەکردو ئەوە نەدڵم گەرم و ئەوە نەدڵم گەرم تووڕێیەکەم ئەوە و بۆچی کەل و کۆریان نەماوە لەو دەشتە خانیتیانە کامەسول بۆچی هۆڵێ ناکە لەسەر منزار ئەنفالەکان بۆچی خانی ناکە لەوانەیە ڕۆژی هەینی ڕابردوو ساڵیادی تاوانی ئەنفال بوو بەڵام کەسوکاری ئەنفالکراوەکان ڕێگەی مەزاری ئەنفالیان لە گەرمیان داخست و ڕێگەیان نەدا هیچ بەرپرسێکی حزبی و حکومی سەردانی مەزارەکە بکات. هەر بەڵێنی بێکردارە و هیچ ئەویش گشتی لە ڕاستیا وەزیرێکمانێ و وەزیری شەیدانە من پێرەکە خۆم ڕۆیمە بۆ لای 470 زندان سیاسی ما لە هەموو شوێنێکن لە کفرە لە ڕزگاری لەسەر قەڵا لە دووزیشی پێوە هەتا ئیسە دەسیمان پێەکەن ئەمە زەویتانە دەینی و موچە و من حەی زندانیانی سیاسی بەس لە 4 هەیە بە لە ڕاستیا بڕۆمان پیان نەماوە. بەرپرسانی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکانی حکوومەتی هەرێم ڕەتی دەکەنەوە کەم تەرخەمیان لە ئاست داواکاری کە سوکاری ئەنفالکراوەکان کردبێت. ئێمە وەکو ئەو بەڕێبەرایەتیە هەموو ڕۆژێک و چواردی چوار کار دەکەین ئێمە نازان بۆ ئەو داواکارێنە دەخرێتە ئەو ڕۆژانە دواتر وازی دێنین بۆیە داواکارین لیان کە ئەو داواکاریانێکەوە ئێمە کاڵێنکرد بەداچوین بۆ کەم بزان کارمان کوریا کامان نەکردووە و ڕۆژانە بێن داوا بکەن لە ئێمە بزان داواکارەکانیان ئامانجی گێتەکوێ گەیتەکوێ نەگەیتەکوێ. حاجی فەهیمی کەسوکار ئەنفالکراو وەک خۆی دەڵێت دوای ئەنفالکردنی کەسوکارەکەی دڵی بە ژیان خۆش نییە. ئای تۆ من کەس و کارم نەماوە خانم بۆچێ ئەوە نیام لە وشکە بلۆکەکە ئەی بۆچیمە بۆچیمە ئەی بچۆ بزانە تەلەڤیزۆنێکم سندە بچۆ بزانە شتێکم سندە آخر بۆچیمە بەس خان و ماڵوشتم بۆچیە منێ کەس و کارم لە ژێرپای بەعسیابان بدرێ و کێشەی نێوان کەسوکاری ئەنفالکراوەکان و حزب و حکوومەتی هەرێم گەیشتووەتە ئاستێک هەموو ساڵێک لە یادی ئەنفالدا کێشە و مشتومڕ لە نێوانیان دروست دەبێت. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. دەگەڕێنەوە باسەکەمان لەسەر ئازادی ڕاگەاندن لە هەرێمی کوردستانی عێراق بە تایبەتیش کاک بەشدار حەسەن لەگەڵمان بوو کە پارێزەری چەند کەسێکە زۆربەریان ڕۆژنامەنووسن بە کەیسی بادینان ئەسراون لە هەندێکیان هێشتا لە زینداندان. کاک بەشدار هیوادارم پەیوەندیەکەمان باش بێ من دەمویست باسی ئەوە بکەم کە ئەمڕۆ بڕیار وا بوو گۆهدار زێباری ئازاد بکرێ و بێجگە لەوەش لەسەر کەیسی شروانی هەندێک کەسی دیکەی کە لەگەڵدا بوو لە زیندان بانگێشکراون. دەتوانی دەمانەوێت لە زاری جەنابەت ئەم هەواڵانە ببیسین. سڵاو لە جەنابتان تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان ئەمڕۆ من سەردانی شێروانیم کرد و لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژە ڕابردوو دوو کەیسیان لە بۆ شێروانی کردێتەوە یەکیان بە تۆمەتی پەنجەمۆرکردن و تەزویر لە جیاتی هاوڕێیەکی گوایە پەنجەمۆرێکی کردووە لەسەر ئەوەی کە بگوازنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی یانیش بۆ داواکردنی فراشەڵی ئازادکردنی بەمەرج. ئەوی دیکە کەسێکی تریان بۆ کردێتەوە
گوایە لە ساڵی ڕابردوو لە مانگی 6 لە یەکێک لە ئەفسەرەکانی ناو چاکسازی ناو زیندان گوایە شێروان شێروانی هەڕەشەی لە خۆی و خێزانی کردی کە هیچ بەڵگەیەکی نییە تا ئەو دقەیەش لە مانگی 6 ساڵی ڕابردووە بەڵگەیەکی پێوەیدا نەبووە حاکم داوای شایدی لێکردووە شایدی پێوەیدا نەبووە و هیچ بەڵگەیەک نییە ئەویش دۆسیەکی بۆ کراوە بە پێمات 229 لە قانونی عقوباتی عراقی. بەڵێ بڕیار وا بوو کە ئەوڕۆ گۆدار زێباری ئازاد بکرێ بوو نەبوو بڕیارێکە جێبەجێ ئەوڕۆ تیمی پارێزەران و کەسوکارەکەش هەمومان لە چوارڕۆڵانی ئەوەی دابووین ئەمڕۆ گۆدار زێباری ئازاد بکرێ بەڵام بەهۆی ئەوەی کە یەکێک لە دادوەرە ڕێزەکان لە مۆڵەتدا بوو سێ دادوەرن کە کوڕێکی نەخۆش بوو لە خەستەخانە بوو لە مستەشفا بوو بابەتەکە دواخرا لە بۆ چەند ڕۆژی داهاتوو بەیانی دەوام نییە ئەگەر دوو بەیانی دەوامە بێت تەوەقع دەکەم ئینشاڵڵا دوو بەیانی گۆدار ئازاد بکرێ ئەگەر نەدەکەوێتە پاش دژن. یعنی باسیش یەکێک نازانم چی بڵێ لەگەڵ ئەوەی کە دادوەرێک کێشەیەکی هەبێ یەکێکی تر لە زیندانە زیندانێکە درێژ بکری ئەمە نازانم تا چەندێ لە شوێنێکە ڕواداسێکی زۆر شتێکی زۆر ناخۆشە. کاک بەشدار باسی ئەومان کرد کە سێ کەس هاریوان شوان سەعید و ئایاسکەرم بانکراون بۆ ئیفادە وەرگرتن لەسەر کشتێکی شێروان شێروانی ئەوەی کە باست کرد چی بوو ئەوە بوو؟ بەڵێ ئەمڕۆ ئەوان ئەوستەیە هاریوان عیسا و هەروە ئایاسکەرم و شیوان سەعید هەرسێ ڕۆژنامەنووس چالاکوان ئەمڕۆ لە پۆلیس مکافحەی درۆک بانکەش کراون وتیان لێ وەرگیراوە بە ئینابە بۆی ئیفادە بدەن لەسەر کە شێروان پەنجەمۆر تەزویری کردوویان نەیکردووە و ئەوانش ئەمڕۆ چونە ئیفادەی خۆیان داوە و ئەوان دەڵێن کە ئەمە تەزویر نییە و ئێمە خۆمان مافان پێکرداوە کە پەنجە لە زیاترکردن مۆرکردن ئێستاش ئامادەین لە زیاترکردنی پەنجەمۆرکەین بۆ کەیسێکە بەرژەوەندی ئێمە تێدابێت. باشە بۆ پێش دوو ڕۆژ بوو دوێنێ بوو یان پێری بوو کە ئومید بەڕۆژکیش دیسان بۆ جارێکی تر بۆ کاتێکی کورد دەستگیر کراو و دەست بەسەر کۆمپیوتەرەکە گیراوە ینی هۆیەکەی چییە؟ بەڵێ بابەتەکە ئیزعاجکردن و مزایقەکردنەوە بەردەوام ئەو کالاکان و ڕۆژنامەنووسانەی بادینان لەژێر چاودێری توندی هێز ئەمریکاندانا بەڵێ دوێنێ لەگەڵ هاوپیشەیەکی بە ناوی یاسر دەستگیر کردن چەند کاتژمێرێک بەڵام لەلایەن هێز ئەمریکانی دهۆک دواتر ئازادکردیان بەڵام کەلوپەرەکانیان تا ئێستاش دەست بەسەر داژیاوە کردی تەلەفۆن و کامێرا و هەموو ئەو کرداوی کەلوپەرانەی پەیوەندی بە کاری ڕۆژنامەوانی هەیە. بەڵێ کاک بەشدار دەمیست باسی ئەوە بکەم کە لە قۆسڵخانەی ئەمریکیش کۆبوونەوەیەک هەبوو تایبەتش بوو لەسەر مەسەلەکانی ئازادی ڕاگەیاندن نازانم چ پەیامێک بەوانە ئەوانە تێگەشتنی ئەوانە چییە بۆ بابەتی ئازادی ڕاگەیاندن لە هەرێم؟ بەڵێ دوێنێ لەگەڵ بەڕێز سوورسای بەرپرسی مەلەفی سیاسی لەگەڵ هەروەها مافی و لە هەرێمی کوردستان لە قۆنسولیای هەولێر کۆبوونەوەیەکی تقریبان کاتژمێرێک و نیو کۆبوونەوەمان کرد لەسەر پرسی پاشەکشەی ئازادی لە هەرێمی کوردستان و هەروەها بەردەوامی دەسەڵات دارانی هەرێمی کوردستان لە بەرپرسکردنەوەی ئازادی و هەروەها ڕاوەدونانی ڕۆژنامەنووسان و ئیزعاجکردنیان و متابعەکردنیان لەلایەن هێز ئەمریکان لە مەنتیقەی بادینان و ئەوەی کە هەبوو بە ئەمانەت بە قۆنسولی ئەمریکامان گەیان بەداوامانێک کرد ئەوانی تەدەخل بکەن و بۆی ئەو هەموو ڕۆژانە سیناریۆ فیلمیان بۆ دروست نەکەن بۆ ڕۆژنامەنووسانە. باشە بابەتی چونکە خۆمان دەزانین ئەوانەی بە تایبەتی کێسی بادینان هەندێک بابەت زۆربەی شتەکان سیاسی بوون ئەوانە چی دەڵێن ینی بۆ ئەوانە ینی قەنەعەتیان هەیە کە ئەمە بابەتێکی پەیوەندی هەیە بە مەسەلەی تیرۆر و ئەو شتانە کو چەند زۆربەیان زیاتر لە 2 ساڵ لە زیندانمانەوە و هێشتا هەندێکیان لە زینداندان. ئەوان گەیشتینە قەنەعەت دەبەدەوێت چەندین سەرچاوە ئەوانە زانیاری وەرەگرن و ئاگادارن و خەرچی چالاکۆیان بینیوە ڕۆژنامەنووسان بینیوە ئێمەیان وەکو تیمی پارێزەران بینیوە و الحەمدوللا لەبەر ئێمە شتەکان بە ئەمانەتەوە دەگەین مزداقەتمان هەیە لەلایەن ئەو نێردە دیبلۆماتیانەوە بە تایبەتی نێردە دیبلۆماتی کۆنسولگەری ئەمریکا لە هەولێر ئێمە شتەکان بەڕاستی پێیان دەگەین ئەوانیش لە ڕێگەی مەحەسات و کەناڵی خۆیان و لە ڕێگەی وەزارەتی خارجیە و سەفارەی ئەمریکا لە بەغدا بەردەوام لە هەوڵدانە و لە فشاردان لەسەر حکومەتیان بۆی ئازادیەکان ئەوان بەرپرس نەکاتەوە. بەڵێ بەریز بەشدار حەسەن پارێزەر و داکۆکار لە مەفەکانی مرۆڤ لە هەولێر ڕاستەخۆ لەگەڵمان بوو زۆر سوپاس. زۆر سوپاس بۆ وەرستم. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار
لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. وەزارەتە ڕاگەهاندنا سووری داخوایانیەک نویسکیدا گۆتە ڕۆژنامەڤانان و وەزیری دەرڤەی عەرەبستانە سعودی ئەمیر فەیسڵ بن فەرحان ئیرۆ سێشەمەی دگاتە شامێ دی یەکەم سەردانە خۆدا ji demê şerê navxweyê Sûriya li sala 2011 dest pêkirî. Ev jî wek pêngavek ye ji bo dawî înana vederkirina Sûriya ji welatên herêmê. Ev seredan piştî seredana wezîrê derveyê Sûrî bû ji bo Erebistana Saûdî. Rêveberiya Xweser a Bakur Rojhilatê Sûriyê li Reqqayê konferansek rojnamevanî li darxist di daxuyaniyekê da İnisiyatîfa Rêveberiya Xweser ji bo çareserkirina krîza Sûriyê hat ragihandin. Ji bo wê armanciyê Rêveberiya Xweser çi pêşniyazan dike Pêmerê Dengê Amerîka li Qamişlozana Umer di konferansda bû û niha rastexwe bi me rêya zana çi tişt hebû ew çi pêşniyazan dikin ji bo ku ew armanc cih were. بله دم باش دخیل جخوا ریوبریا خسر ایرو لرقای پرس کنفرانس کل دار خسته ده انسیاتیوا چارەسەرکردنە ئالۆزیا سووریە دەمێکی دەگو بێتر پەیوەندیە وڵاتین عەرەبا بە سووریە دەدگەرە هەروەها نەها ئیرۆژی پشتی 11 ساڵان سەرۆکی وەزیرە دەربەری سعودی سەردانا شامێ دیمەشق پایتەخت بکە ئینسیاتیڤاش بۆ چارەسەرکردنی ئەو وەک لە گۆری گەلێک خوددنان بۆ نەها مەژی شۆپان لە کێلەکە ئینسیاتیڤێن وڵاتین عەرەبانەش بۆ بەگەڕاندنا سووری دناڤا کۆمارە عەرەبیدە بۆ پرزگرێکن هەیل یان ئاستەنگیر لە پێش نۆرمالکردنا پەیوەندیان و دیتە به تایبەتی بڕیا وڵاتین عەرەبادە لێبەبەریا خۆسەر چارەسەری پێشکەش دکە یەک جێ پرزگرێکە بەگەرا کوژبەران ji bo Sûriyê got pirsgirêkekî pir mezin e welatên Ereba têbîniyê wan li ser rejîma Sûriyê heye got ew koçber zana dengê te hat birîn rêveberiya Xweser veya niha rêveberiya Xweser veya pêşniyar dike deng tê niha bel dengê te dî niha fermû gotina xwe bidayî bîne yek pirsgirêka koçberan got rêveberiya Xweser pêşniyar dike deverên Bakur Rojhilatê Sûriyê di nava çarçova çara siyasî de karin vegerin deverên ewleyên rêveberiya Xweser a din jî petrol û gaza heyî li Bakur Rojhilatê Sûriyê dikare alîkariya rewşa aborî ya xerab Sûriyê giştî bike lê ew jî bi berca got ew têkilî bi Şamê re werin sazkirin û Şam an hikûmeta Şamê an Beşar el-Esed rêveberiya Xweser a li Bakur Rojhilatê Sûriyê nas bike. Baş çima li vî demî ev konferans û ev ragihandin جخوا اف دم لگوری هناك آگاهی تایبت گو اف دماهان بهتر گو دما ولاتن عربا هاو بدن پیوندیان به شامیر بگرینن ایرو وزیر دربیه سعودیه جارک دن پشتی 11 سالان سردانا شامیر که دبگو اف مساج بهتری خو جبو ولاتن عربا به ولگورهن آگاهیان گو پیوندی به ولاتن عربی ره چه بویه و سر شێورەمەندیە وڵاتین عەرەبی ئەv ئینسیاتیڤا رێڤەبەریا خۆسەر ژی هاتی دان بەێ زانە لە گۆڕی ڕێڤەبەریا خۆسەر پلاتفۆرمین هەریمی مینە ئاستانە کۆمیتەیە دەستوری چ ئەنجام بژ بۆ چارەسەرکردنا پرسین سووری نەبوو باشە ئەو چ دەبێژن ji بۆ مەسەلا بڕیارە نەتەوێنیە گرتی 2254 شخوا بالکش بو گله کی داخویانی رێڤەبەریا خۆسەر لە دسیاتیە باوی ده بالکشان سەرێ خالیگۆ نه بریارە ناونەتەوەی 25 نه جنێڤ نه ئەسیتانا دیکاری بوون چارەک سیاسیش بۆ سووریە ببینن ji bo wê jî niha got welatên Ereba dixwazin peywendiyan bi gel Şamê saz bikin jinûve saz bikin êdî ew dikarin min siyasî vekê li kêleka insiyatîvê welatên Ereba da ku çarak siyasî bۆ Sûriyê bibînin tevî got ew tekez dikin ew destê xwe an got hêviyên xwe ser biryara 2254 nebirîne lê hesanaha ev li gorî rêveberiya Xweser ti çarak siyasî ji bo Sûriyê pêk naniye belê زانا عمر Pêmerê Dengê Amerîka li Qamişlo bi me re bû gelkê spas zana
بەفداری وەزارەتە دەرڤەیە ئیرانی دەبێژە و وڵاتی وان بانگ لە شاهی عەرەبستانە سعودی کریە هەتا سەردانا ئیرانی بکە و گۆژی پەیوەندیên سیاسیên هەردوو وڵاتان جihêxwe girtine li meha sê Adarê îran û Erebistana Siûdî rêkedin li ser jin û vejandina peywendên diplomatîk û vegerandina balyozxanên xwe li Riyad û Tehranê piştî 7 salên girtina wan. Ev pêşhat bi destpêşxeriya Çînê bû û delîveya sistkirina girjiyan bû dilê vera herdû neyarên herêma Rojhilata Navîn de ku rastexwe û birêkên şerê bi wekalet jî çend welatên herêmê gev bû li ser aramiya wan welatan. Dadgeheka Îranê li roja yekşemê hukmê dawî da li ser lêkolîna xistina xwara firokeka Ukranî li sala 2020 ji aliyê nobedarên şoreşa İslamiya Îranê ve. دادگایەکی ئێرانی ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 16 مانگی 4 گەیشتە دو بڕیاری حکمی لەمەڕ لێکۆڵینەوەکانی خۆی لەسەر خستنە خوارەوەی فڕۆکەیەکی نەفەر هەڵگری ئۆکراین لە ساڵی 2020دا لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە. بە جۆرەی میدیای ئێرانی دادگاکە 10 کەسی بە تاوانبار ناساند و حکمی زیندانی 10 ساڵی بە سەر تاوانباری سەرەکیدا سەپاند و ئەوانی دیکەش سزای زیندانی لە نێوان 1 بۆ 3 ساڵ دەدرێن. ئێمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکامان بانگهێشت کردووە وە وڵاتی بەرپرسیار لە دیزاینکردن و دروستکردنی فڕۆکەکە و هەروەها ئۆکراین وەک وڵاتی تۆمارکردن و بەکارهێنەری فڕۆکەکە بۆ ئەوەی هەردوو وڵات بەشداری لەم لێکۆڵینەوەیەدا بکەن. سوپای پاسدارانی ئێران لە 8 مانگی 1 ساڵی 2020دا فڕۆکەیەکی نەفەر هەڵگری نێودەوڵەتی ئۆکراینی بە ماوەیەکی کەم دوای هەستانی بەردایە خوارەوە. فڕۆکەکە لە فڕۆکەخانەی تارانەوە هەستا بوو. دادوەرەکان و دەستەی سوێندخۆران لە کەیسەکەدا بۆ پەڕی دادپەروەرانە و بێلایەنانە دەنجانداوە. دەستەی فڕۆکەوانی مەدەنی ئێران ئەوەی بەرپرسیارەتی لە لێکۆڵینەوەکەی ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکەدا هەبوو گوتی ئەوەی تەقی لە فڕۆکەکە کردبوو وای زانی بوو موشەکە و ئەمەش لەو کاتەدا بووە گرژیەکان لە نێوان تاران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئاستێکی بەرزدا بوو. تەواوی ئەو 176 کەسەی لە سەرنشینانی ڕووداوەکەدا کوژران زۆربەیان هاوڵاتی کەنەدی بوون یان دانیشتوانی هەمیشەیی لە کەنەدا بوون. سەبارەت بە ڕووداوەکە کەنەدا لەو راپۆرتەی لە مانگی 6 ساڵی 2021دا بڵاوی کردەوە گەیشت بووە ئەو دەرئەنجامەی هیچ بەڵگەیەکی ئەویان نەدۆزیبەوە کە ڕووداوەکە پێشوەخت پلانی بۆ داڕێژرابێت. هاوکات راپۆرتەکە ئەوەی ناوی لێنابوو بێتوانایی و بێباکی بەرپرسان لە ڕووداوی خستنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکەی سەرکۆ نەکرد. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. وەزیرê derveyê Iraqê Fuad Husên amedebûna welatê xwe diyar kir ji bo navberiyê di şerê nêvera Rûsya û Ukrayna de. Ragihandina pêşniyaza vê destpêşxeriya Iraqê li demê seredana wezîrê derveyê Ukrayna bo Bexdayê bû ji bo duhî duşemê. Wezîrê derveyê Ukrayna Dimitrî Kuleba helwestê welatê xwe piştrast kir ku ew nakevin danûstandinan bi Rûsya re heta ku Rûsya ji hemû erdê Ukrayna derneke. هەفدەم کرملن دەبێژە دەبێت ئۆکرانیا پێناسینی bi serweriya Rûsya li ser Krimiya bike ku li sala 2014 ew dagir kiriye. واشنطن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. و لێڤاریا جەژنا سەری ساڵا ئیزیان چارشەما نیسانیان ji gelek dibêjnê çarşema sork û sibehî ye oldar xelkê giştî jî seredana perrizgeha Lalişê dikin ji bo çend rêw resmên olî û civakîneha Peyamberê dengê Amerîka Kawa Umer li Lalişê ye li êvariya serê sala îzyan. Kawa dem baş nizanim titkarî çi ji me re bêjî li ser vê roja taybet ku êvariya cejnê ye û taybet jî li Lalişê gelek rêw resim tên gêran.
دنباش دخل نها اصل دسپیکا گلیه لالشان نورانی مکو پشتی دو دم جمیردی لسروی جاده ده قربال یک جار زور پیدا بیتن خلک ازدی بگشتی ده قستا لالش کن و گوته آماجه فکری کو اول روژا بریا ججنه خلک جنو کج ده جلو برگن سپیده هن دیسان مرجی ده جلو برگن رسن هن ده طوافا خواکن هر دیسان گل روش آوابونه ده زیدتری 360 خطیره اینه هل کرن گورای جمارا روژن ساله که چند روش ساله دانه هند خطیره ده اینه هل کرن دگل وان هل کرنا خطیره ازدی ده لاوا کن حف جارا کو خلق بگشتی انسانیت بگشتی همی بهنه پاراستن جارا هشته بو ملت ازدی جی دعات کن کو ازدی بهنه پاراستن همی کارسات و فرمانا داخل روجا دوی کو مبستا من صبحیه ده ججن هیتا ران ججن جی وکو همی ججنا شریناهی و چرزات و کابانی مال کادا یان کد بجنه کلیچه درست کن و هر دیسان هیکا رنگ و رنگ کن رنگ بهاره سور و زر و کسک و جبرکو روزنامه ازدیادا صبحی دسپیکا مهانیسانه دسپیکا بهاره جبر هنده هر دیسان کلیل کن بهاره سر دریا خواه کن سر دریا مال کن دیگل هندک قلب هیکا بله دخیل بله ام دخواست بحثی بکم تایبت جی بحثی پیوندی عوی ججنی به چاندنی بریا چکی و به سروشتی وجی بکم نیم دخواست اسوی رون کرنی جی بدم کو ام ویدیوین کو ام دبینین دیگل گوتناتا او ویدیوین ریو رسمین پار ویدیو وقتینا للعلشی بله کاوا ادزانم ازدی بری سپدا زو دچن ناف عردين خوا ناف چاندنيت خوا او جي يك شوان رو رسمايك و هيك عدبن والور نشتكين و دابجنا ناف عرد خوش بو خير وبركاته يعني نظام او تشتديت او ديتنايك واللي قندا تشي قدن وان دمي روجا عيدي تشتكن شناكن بله خو داخل ازدی زوربی ازدیان لباکور دشتانه نواد بر بلاون دشتانه نواجی یا دولمند درامت چاندنه و کوتا آماجه پیکری اوان هیکا بر بلافت کن لناف زوین خدا بو هنده کو خیر و برکت کویتت مالت واده هر دیسان الگندا اگر تو براود بکی گندا دیگل کومالگه ها یان دیگل باجر بچوک گند پترت پابندن به رسم آینی یعنی گند پتر ده رسم آینی گرن داخل من دوید از خالقا دیجی اما بوتا و بو بینر و بیسرن دنگ امریکا دیار کم کو ایرو لجورجیا لارمینیا لدوردارین کردستان ترکیه هر دیسان لباکور سوریا کو ام بیجنی روش آوا لوان دوران همیا ازدی دهنه یه شیان هبیتن بگمان دهن قصد لالشان نورانی کن و ده بجداری وان رو رسمابن اوید من آماجه پیکریش برکو چهارشم باسور یان کو سر سالا ازدیان گرنگترین و مزنترین ججنه ده اولا ازدیان بله البته اولدار جی پشتی وان رسم وان وینین مدیتی پشتی گاب دمایتن اولدار جی وان وخو بیجن طور وتبعاتي خوي تايبت هاي الفيروجي دعاء ونفيجن خاد كان بري ايفا روجا جرني كاوا قالك سباس بو بجدادياتا وشركات جهانيين چيني يندرس كرنا اوتومبيلان بيتر جي 12 رنگين اوتومبيل نو ين بهزا كهربي والكتريك كاردكن لبيشانغها شانغهاي يا اوتومبيلان نشان دان اوا مازنترين بيشانغها دمي 4 سالان دا ایرو سشم کمپانیا BYD یا چینی دو مدل نو اشکال کرن یک جوانا به ناوی اتومبیل همو روزان او یکا جمازنترین بازار اتومبیل الکترونی و حتی نها میلیون کو 900,000 جوانا درست کرنا
هەلبەت شوفێر لە سەرانسەری جیهانی جی بەری خوددن وان ئۆتۆمبیلان و مەسەلا کڕینەوانژی گەلکێ بلند بووە بازاری ئۆتۆمبیلین ئەلکترۆنیدا پار 5.4 ملیۆن هاتنە فرۆتن نزیکی 2 یان 1 ji 3 ji tevaya ئۆتۆمبیلێت هاتینە فرۆتنە لە سەرانسەری جیهانی تێ چاپبینیکردن و ژمارەوانژی یاکووان ئۆتۆمبیلین ئەلکترۆنیک و خەڵک دیکەڕا هێشتا ئەف ساڵە بتر ببە تایبەتجی پشتی کریزین و ji ber şeran û mesela dabînkirina panzînê derketine. Bivê çendên tên dawiya Kurt Connection heta sibehî em geyinê kar şad û bextewar bin û Xuda hafîz.